خب وەختتان وەخێر و ئومیدوارم کە لە هەرکوێ هەن ساق و سەڵامەت وەن. خوتبەکانە ئەمڕۆیە ئاغای عەلیە خامنەئی لە نوێژە جومعەیە دوای شانۆگەریە تەقاندنە موشەک بەرەو ئیسرائیل وەبەر لە خوتبەکە گرتنە جۆرێک لە تەعزیە و پرسە بۆ سەرجەم نەسروڵڵا و هەنیە و بە جۆرێک ڕئیسی کە عەکسەکەی ڕئیسیشیان لەلای عەکسەکەی سێ حەسەن نەسروڵڵاه دانابوو یەک پەیامە بە تەورە کولی هەست. ئەو پەیامە ئەمەسە کە عەلیە خامنەئی بەیتە ڕەهبەری و بڕێک لە فەرماندەهانە سپاه لە جێبەجێکردنە گۆڕینە سەریعە دەموچاو جمهوریە ئیسلامی سەرکەوتوو نەبوو. یعنی هێزگە لە مەیدانی هێزگە لە بەربەرەکانی کەرە دەسەڵات توانیان عەلیە خامنەئی وادار بە پاشەکشەکردنەوە بکەن تا عەلیە خامنەئی لە شێوەیە شانۆگەریەکی ترا ورود بکاتە ئەم مەیدانە. ئەوەڵەن عەلیە خامنەئی بە پێچەوانەی ڕۆژەکانە ئەوەڵ و ساتەکانە ئەوەڵە ئەو پارادایم شیفتە 57 بە زوانێکی شیعانە و عەمارانە و یاسرانە قسەی نەکرد. عەلیە خامنەئی محاولەی کرد کە لە خوتبەیە ئەوەڵا کە بە زوانە فارسی کردی و لە خوتبەیە دووەما کە بە زوانە عەرەبی کردی کۆمەڵی مەسائل بەحس کات. یەکێک لەوانە ئەوە بوو کە عەلیە خامنەئی بە خوێندنەوەی ئایەیەکی قورعانی دەستی پێ کرد کە ناشی لە متحدبوونە موسلمین بوو و پاشان گرێیدا بەوەی کە والله عەزیز حەکیم و ئەم یەکگرتوویە لە عیزەت و لە حیکمەتەوە تێت. پاشان ڕوو بە ئەنچێ کە پێی ئێژن ئومەتە ئیسلامی کە لە هیچ کوێی تاریخا مەوجود نەبووگە و ملتانە ئیسلامی باسی لەوە کرد کە تەفرەقە عاملە ئیجادە زەعەف و ناتەوانیە ئەوانە و ئێشێ ئەمانە وفاقیان لەگەڵ یەکتریە. کەواتە عەلیە خامنەئی لەگرا ڕوو بە ئەو جەهانە تەخەیولیەی کە پێی وایە جەهانە ئیسلامە هاو بە شوێنە کۆکردنەوەی کردیت بە نەوعێ جوابدانەوە بە شانۆگەریە 45 ساڵەیە دەوڵەتە شیعەی یەهودیە ئێرانی کە تەمامە ئەرکی پاراستنە نظامە سوڵتە و دەست و دەسەڵۆکەکانە نظامە سوڵتە بووبە. عەلیە خامنەئی و جمهوریە ئیسلامی و دەوڵەتە ئێرانی پەیان بەم مەوزوعە بردگە کە لە شارع و خیابانەکان و لە ئەفکارە عمومیە ئەوەی کە پێی ئێژن بەرەی وڵاتانە موسڵمان یا بە زۆر گەرەکیانە ناوی بنێن ئومەتە ئیسلامیە کە هیچ وەخت نەبووگە و هیچ وەک لە هیچ بڕهەیەکی تاریخە حزور و زهور و بروزینەوەگە بدوێت. ئەوڵان عەلیە خامنەئی لەسەرە یەکگرتووی قسە ئەکات، یەکگرتوویە کە فرقەگەرایی شیعە نییە. دوو، عەلیە خامنەئی بە زمانە قانون قسە ئەکات، ئەوەی کە نۆڕمە بەینولمەلەلیە، ئەوەی کە حەق خۆیەسی فلستینیەکان حەقی خۆیانە کە لە خۆیان دفاع بکەن. یعنی سوورەتێکی مەشروعی بەینولمەلەلی منطقی و بەڕۆژی پێ بدات. ئێستا عەلیە خامنەئی بۆ ئەم شانۆگەریە ئەکات، پاشان هەناردنە پەیامێک لە نەقڵکردن بەستنەوەی ئەوەڵە پارادایم شیفتە 57 تەرۆرە باهونەر بەهشتی ڕەجایی و ئەمسالەهۆم و ڕەبدانی ئەمانە بە ملەتە عەزیزە لوبنانێ کە هەر لە کەرەکیەوە تا مەجلسی محبەتیان کردگە بە دروستکردنە دەوڵەت لە ئێرانە و تەلویحەن زوانە شیعەگەری لە مەقولەیە لوبنانە بەحسەکا و بەرزیەکات و گەرە کەسی بەم عەرەبیەی کە ئەڵبەتە بۆیان نووسابوو و ئەڵبەتە ئاغای عەلی خامنەئی 100% عەرەبی نازانێت و سەوادە عەرەبیشی هەروە لە حەدە سەوادە عەرەبیە ئێمەمانانێک کە مەدارەجە تەحسیلیمان تێی کردگە
هیچ زوانێکی هێرش بەرانەی دڕانەی پێوە دیار نەبوو. ئەمما عەلی خامنەئی کە قرار بوو دەسە و دەسەڵۆکەکانی لە منتەقە بگۆڕێت و حتمەن ئەیگۆڕن گەرەکی بوو زەربەتە ئەم دەسە کە لە ڕوبەڕووبوونەوەیە جەریانگە لە مختلفە هەم لە ناوخۆی ئێرانە بەناوە جەریانگە لە ئاخر و زەمانی و منتەزەر المەهدی و شیعەی تورمز بڕیاگە درۆزن و تەمام ئەمانەی کە لەم بەرەبەرەکانیە دەسەڵاتە لە مقابڵە یەکتریا وێسیاگەن و بەشە زیاتریان گەرەکە عەلی خامنەئی وادارە بە تۆزی پاشەکشە کردەوە تاوە زوانێکی تر لە نەمایشێکی شانوگەریە کارێکی تر بکە. ضرورەتەم تەحلیلە مەسەلە ئێوە ئیشی بزانن کابرای داعاکە 200 دانە موشەکی تەقاندگە و ئەم 200 دانە موشەکە بوو گەسۆ هەوێنە ئەوەی کە عەلی خامنەئی دوای 4 ساڵ دووبارە بێتە دەر و خۆی دەربخا لە نوێژی جمعە. ئەوەڵەن دعا بکات کە هایتە من ناترسم لە بنیامین نەتانیاهو. بزانن یەکێک لە ڕێگەهایە کە تۆ خەڵکێک کە تەعەیونێکی نییە بە شکستی ئەگەیەنیت تووشی یەئس و نائومێدی ئەەکەی ئەمەسە تەحلیلە غەڵەتی بێبەی و ئەم تەحلیلە غەڵەتە تنتن بە ئەو سابت بوێت بە ئەم مێگەلە لە ئەفکارە عمومی سابت بوێت کە جواب نادات و واقعیەت شتێکی ترە. مەسەڵەن ئێران ئینتەرنەشناڵ، مەسەڵەن تەلویحەن BBC، مەسەڵەن تەمام ئەمانەی کە پێیان ئێژن تەحلیلگەرانە ئێرانی تەی ڕۆژهای ڕابردوو ئەمیانە کردبوو بە درۆشم و بانگەوازیانە کرد کە عەلی خامنەئی ترسیاگە خۆی شاردەگەسۆ. دوێ شەوڕێ کاناڵە سپای پاسداران لە ناو تەلەگرامە خەبەرێکیان بڵاو کردو و سەریع کۆیان کردو کە گویا لە بەیت ڕەحبەریە عەلی خامنەئی کەسێک حاڵی خراوە یا مردگە تا ئەم شوبهە دروستکەن کە عەلی خامنەئی یا ئەترسێ نێگەرەکە سوحابێت یا مردگە یا کەسێک لە نزیکانی مردگە کە نێگەرەکە سوحابێت. ئەمە ئێوە ئەمڕۆ دیتان لە ناو موسەلای تاران تەمامە شیعەبازان لە دەوری کۆبوون من جملە خەزعەلی لە عێراق و جەماعەتێکی تر لەم بەظاهر پرسەیە بە قۆڵ خۆیان نەمازە عیبادی سیاسیە. نە ئیسرائیلیش پەلاماری دا و نە ساروخ لە ئاسمان گۆ هات و نە تەیرەن ئەبابیل هات و عەلی خامنەئی خوتبەی خۆی هەم بە زوانە فارسی کرد و هەم بە نووسراوەیە عەرەبی نووسراوەیەکی خوێندو. خۆ ئەمە یەئس و نائومێدی دروستەکات لە کێ لە ئینسانگەلە منفەردێکە کە ئێمە بە غەڵەت پێیان ئێژین مردم و ئەمانە لە عەسڵا توودەگەلە ئینسانی کراودن بە ئینگلیسی، یعنی مەجموعەیەک ئینسان کە لە جێگەیەکە خڕبووبنەوە بەڵام هیچ پەیوەندیەکیان تەکە یەکتریانیە، هیچ مشتەرەکاتێکیان تەکە یەکتریانیە. ضرورەتە ئەوەی کە ئەمانەی کۆکردگەسۆ چۆنیەتیە داڕشتنە ژیانە ئەمڕۆژی و وابەستەبوونە ژیانە ئەمان بە یەکتریە. یعنی تەقسیمەکارێک کە سەرە پەتە ئەمە ها بەدەسە نەهادێک بەناوە نەهادە دەوڵەتەوە وەگەنەم خەڵکە هیچ پەیوەندیەکی بە یەکتری نییە و لە درێژاییە هیچ مێژوویەکا بە سوورەتە منسەجم نەگەیگەسە یەکتری. ئەم پەیامە ئاخێزیانە ڕوو لە یاران و ڕوو لە بەرهەڵستانە کوردەوار، ئەوانەی کە گەرەکیانە ببن بە ڕەجولە سیاسی، ئەوانەی کە گەرەکیانە بربەرەکانی دەسەڵاتکەن، ئەوانەی کە گەرەکیانە هەر لە ئیمڕۆوە دنیایکی گەورەتر بۆ خۆیان بخڵقێنن پێویستیان بە تێگەیشتنە، پێویستیان بە لادانە پەردەیە پندارە، پێویستیان بە پاکۆکردنەوەی تارماییە لە بەرچاو تا تەرەف مقابڵ ڕاحەتتر ببینێت، واقعیتر ببینێت. بزانن ئێمە ئەگەر دەسەڵاتە گشتیە کوردیمان بوایە کۆمەڵی مؤسساتمان دروستە کرد، کۆمەڵی کارمەند و کۆمەڵی ڕابەر و کۆمەڵی ڕەجولە سیاسیمان تربیەت ئەکرد تا ئەمانە تەکنیکگە لە جۆرا و جۆرە دەسەڵاتداری بناسن. ئێوەش لە خۆتان پرسیارکەن تەمامە دەوڵەتە ئێرانی بەم هەن و تۆڵۆپەی کە هەسی خۆی خڕۆ ئەکات و لە منتەقەیەکی چکۆلە لە تارانە بڕێ خیابان خۆ بێمەیش
بشرين بمحدودية قلة إدراكية حسي تماشاكن كومالي السرقل لكنالي يكتليو ويسياقن وإحساسكن أما تشهيزة قوريكا أم حقام أم تريكا أم حقام يوكو حق قل سينما يوكو حق قل شعب دفازي يا تردستي إيما أقل إيما تشاو إيما أخلتينيت كأي خلتينيت دراويش تكي أبيد ببريار غلطدان أوي قرنقا مسك علي خامنئي والدولة جمهورية إسلامي ناتواني هر لخوي واللخوي وإدعاب كابجي من زور مهاز وهر كاريقا كم يك دقيقة ناتواني بزور إدامة بدات يك دقيقة خب اما پیام اول تو اشی لخود سوال که امشانو قريانه بوچيه استا من قالك ما بتحليل امام متوجه بوين كأوي تا استبقى ما بيجرياقا غلط بوغا للراستاي دا صلاة نبوغا للراستاي قبول كردن حكم ديگران بسر خواه بوغا مثال بالمخزمتان تماما ايما مانان كإمرو خريكين أجين وصالة 2024 ميلادية لفزاي بوشيكا لدايك نوجين لناو مجموعة بشرة لدايك بوجين لجير الساختار وسيستميكا لدايك بوجين لناو محيطو كوملغايكا ببهرمندية لجيغا كديك بو پروردي ايما دروس كرياغا قورا بوجين واين محاصرية دي من قل جورا و جوريك كل قليانا قورا بوجين سينما فيلم موزة جشن واره يادواره كتيو خانه أرشيف زن أوي لم إيران الجديد النامة والناوة بناو ميجو لست صال الرابر دو دروس كريا حيش ميجو نوسيكي دانشمند نيوسا كومالي بازاري كومالي معلم كومالي كارمند اواني كحيش تخصصيك يعني نبو كوتن نوسين كومالي تشيروك وكومالي تشيروك ينكر بتشيروك قشتي تشيروك إيران باستان تشيروك التشيع تشيروك بيكو اللي كان مردمانك لجيرنا وملت إيران أما حيتشي واقعية نبو حيتشي حقيقة نبو بلام بكوتنا بردست بري كرسته أمانة توانيان هروكو چون لأوروبا بورژوازی زانی روزنامه بس بو خبر نیه روزنامه اتوانيت راي قشتي دسكاريكا اتواني كاري بتوبكا تو حزبشتي بكي اتواني كاري بتوبكا تو رقلشتي بيت اما همان كاري كالراديو كاتي خوي كردي كاتي خوي بشركان پراكن دبون خبريان ليكتري نبو ناقهان شتي دروز بو بناو الراديو ليك ساعة مشخصة بكردنوية بيتش أبزارك بناو الراديو مليون ها إنسان قويان ليك تشيروك أقرد يك تشيروك وقشتي فيه اليوم روزنامه شرمي كرد تلفزيوني شرمي كرد أوي وا إمرو أيوينن لبرشو بلاوي وتينقيشتوي بردوامي أمشان وقرية سكتشتي بناو الدولة تيليتو لچيا لخويندنوي ناراست إيما لچيا لتينقيشتوي إيما لخلطيان تشاو إيما بلام إيوا كقرقتان بيننا هو محوزة وكو چون سرداريك لناو جبحي شرع سردار سبايك فري ودجمن ناخوا دجمن قالك يبي خلطيني بكيشين تناو الطلا نشان أدا شكستي خواردو خليت لبروي تو بخا تناو الطلايك تو نابي بكي وتشوين يا جيروي
پیشانەدا لە جێگەی مۆڵگەی دانیاگە کەچی لەوێ مۆڵگەی دانهێنیاگە و توێشی ئەخڵە بوێ بزانانی ئەمە تەڵەزەکەویتە ناوی وەختی ئەمە لە ناوە کوردانیە خوێندنەوەی ئێمە ئەوێت و خوێندنەوەی میدیاگەلێک کە لە چوارچێوەی هێشتنە دەسەڵاتە ئیدەیە کارەکەن مەسەڵەن ئەم مێژووی ئێرانە ئەوەی تەرجمەی ئەکاتۆ لە کتێبگە لە جۆرا و جۆرە متەفەکرینە غەربی لە چوارچێوەی هێشتنەوەی دەسەڵاتە ئێرانی و حکوومەتە ئێرانی بە خوێندنەوەی چیرۆکە کەسایەتی های مهم دیسپۆتیکە ئوروپایی بە هاوردنەوەی فەکت لە زوانە ئوروپاییەکان بە تاریخ گەورەی ئێران تەمامە تەلاشیان ئەمەسە کە شتێک بکەنە ناوە زەهنیەتە تۆ تا تۆ تەسلیمە شتێک بناوە ئەمرە واقعیاوان بووی هەر لەم ڕاستە کۆمەڵێک چت هەست گریمانە هەست کەم نێشە باتڵیکەم بزانە ئێمە چمکێکمان گر کەسە دەسۆ وەکو فەقیری و هەژاری و بۆگەنی هەست کە لە ناوە دینا بە تایبەتی دینە ئیبراهیم یافرە تەبلیغی بۆکرێ فەقید شتە خاسێکە و هەژار شتە خاسێکە و برسی شتێ خاسێکە ئێمە خەڵەتیاگین بە چمکێ بە ناوە خەڵک ئەگەربی هەوێ خەڵک ئەگەڵ فڵامکە ئەم خەڵکە ئاغەگیان یە چمکە ئینتزاعیەکە تەعەیونی نییە بەڵام ئێمەمانان وا فکرمان کردگەسۆ کەسانێک کە هاتکن دنیا بگۆڕن لە عەسر جەدیدا ئینقلابات بکەن کۆمەڵێ فۆرمولیان دۆزی گەسۆ تا خەڵک متعەیەنکەن ئەوڵەن بابزانن ڕڤلوشن مەفهومە جەدیدەکە بابزانن ئێمە لە توولە تاریخا شتێک بە ناوە شۆڕشمان بووگە ئەمما ڕڤلوشنمان نەوگە شۆڕشمان بووگە کە حتا پادشایەکیان کوشتەگە ئەمما مناسباتە جدیدێکیاندا نەنیاگە شایەکیان کوشتە شایەکی تریاندانیاگە یعنی هیچ هەڵسوکەوتێکی کۆمەڵایەتی نەگۆڕیاگە هیچ مودلێک لە ژیانە ئیجتیماعی نەگۆڕیاگە و لەسەر هەمان نۆرمە قەدیم مێژوو بەردەوام بووگە هەر بە گوێرەیەم مێژوانەی کامانەیژنی ئەمە کە ئێمە پێمان وابێت بە ئەو زەهنیەتەی کە میدیاکان بۆمان دروستیان کردگە ئێمە یە خەڵکێکمانەست بەناوە خەڵکە ئێران و یە خەڵکێکمانەست بەناو میلەتە کورد و خەڵکە ئێران 90 ملیۆنە و ملەتە کورد 40-50 ملیۆنە و ئەم خەڵکە ئەگەر بیهەوێ حرەکەتەکە ئەم خەڵکیشە قسەیتەکا بکەیت تا بێت و ئەم خەڵکیشی ئاگایکەیت و ئەم ئتفاقە هیچ وەخت ناکەوێ هیچ وەخت تۆ 5 ملیۆن لە 45 ملیۆن 50 ملیۆن بە زەحمەت بتوانی بخەیتە شوێنە خۆت ناکەوێ اتفاق ناکەوێ مەگەر تۆ ئیمکاناتە گەورەیەکە لە دەساوێ ئەم اتفاق ناکەوێ ئەوەی کە خەریکە ئەم ئەخلاقە بە ئێوە ئەدات نەک ئێوە فێر ناکا سەردار بن ژەنڕاڵ بن مبارزە جدی ون بربەرەکانی کەرە دەسەڵات ون بەڵکو ناهومێتتانەکە بەڵکو پێتان ئەژێت ئەم ڕێگەیەکی درێژی سەختی نەگەیشتنە وەها شتێک ممکن ناوێ مەگەرەوەی کە تۆ بوویت و مەحبوبە خەڵکی لە چوارچێوەی دەنگ هاوردن و دەنگدان و بڕۆی وعدە بەیوە خەڵکی کە من ئێوە بەختەوەر ئەکەم و ماڵێکت بۆ ئەکەم لە بیاوانە بەردارە ڕای ئەکەم و ڕێحانەی تەر چلکی سەخەنە بۆ سواقدانە عالم وعدانەی پێبێت تا حەزر پێ بکات تا تۆ بگەینێ بە پێگەی دەسەڵات ئەمە نۆرمە بەردەوامکردنی یەک دەسەڵاتە بەردەوامکردنە وەزعیەتە مەوجودە ئەمە ڕوانگەیەکی مۆدێرن نییە ئەمە ڕوانگەیەکی محافزەکارانە لە هێشتنەوەی قێزەونیە دنیای قێزەون ئەمڕۆز ئەگەر ئێمە هەمان ڕوانگەمان لە عیلم بوایە ئێستا لە سوارە کەر بووی
ئەگەر هەمان ڕوانگەمان لە عیلم بوایە ئێستا ئیمکانی بوو بە جەڵتەیە بمرداینا. ئەگەر ئەو ڕوانگەمانە لە فەناوەری و تەکنۆلۆژی بوایە ئێستایشە گەورەترین ئەبزار و تەکنۆلۆژی دەستمان تیرروکەوان بوو. دێنەمان بوو. ئێمە لەوێ محافزەکاریمان نەکرد بەناوە بەشەریەت. ئێمە لەوێ ئینقلابی بەرخوردمان کرد. ئێمە مەجالماندا خەتەرکەین، مەجالماندا تا ئێستایی پێ بنین و بیڕۆخێنین. بە پرسیارێکە بوو چۆن ئەکرێت و تا ئێستەیمان ڕۆخاند. تەمامەمانە ڕادیکاڵ بوو. کەواتە تو ئەگەر تەماشاکەی ئەوەی پێئێژی گەشەکردن لەسەر ڕادیکاڵیزمە ئەقڵ و وێزیاگە، لەسەر باڵتڵکردنەوە و سەر لە نوێ داڕشتنەوە نووسریاگە، وەگەرنە ممکن نەبوو. بەڵام کە ئەگا بە حەوزەی سیاسی ئەکەوینە درێژە پێدان و وەزعیەتە مەوجود. ئەم هێشتنەوەی وەزعیەتە مەوجودە تەکنیکگە لە مختلفی هەست. ئەمە بابێمە سەر ئەوەی کە ئێستا کە ئێوە چاوتان کەوت بەوەی کە عەلیە خامنەئی ناچارە بە پاشەکشە بووگە ئەلا ڕقماوەی کە گۆڕیاگە گفتوگۆکەی گۆڕیاگە، بەڵام ناچارە جارێ حەفزیکاوە بەو سرعەتە نەچێتە بەرەوە سەبەبی هەبوون نیروگەلێکە کە پێگەی عەلیە خامنەئی تهدید دەکەن. عەلیە خامنەئی نە ڕەهبەرە بلا منازعە، نە قودرەتە مطلقەس، نە ئێشێ نەمایشێک و شان و گەریەک بکات تا تەمامە ئەوانەی وانە دەوروبەریە بە جۆرێک ڕازی بن. ئێستا بۆ ئەوانەی واگەرێکیانە بەربەرەکانی دەسەڵات بکەن، من کۆمەڵێک گریمانم لە ئەوڵوت بزان ناغەیان ئینسانێک کە ئەبێ بە ئینقلابی ئشی بێژی بوو چی من ئێستا حاڵم خراپە، پاشان بێژێ من کێم، پاشان بێژێ سەبەبم حاڵ خراپی منێت چییە، لێو دوا بێژێ دوژمن چییە. ئەمانەی کە مشەخەس کرد ئەو جار بیری لێ بکاتەوە ئەو جاربیری لێ بکاتەوە کە من چۆن بەمە ئەگەم. خۆ ڕاحەتەنی شێوەیە وەسە من بڕۆم بانگەوازکەم، بانگەوازکەم تا خەڵک بێ، خەڵک شتێ نازانێ من ئەیزانم. ئەوڵەن هەرچی خەڵکە خۆی فرە پێژیرە. تۆ تەماشای ئەمە مەکەم ڕۆ مەردەمێژێ موسڵمانە و ئەمە کەلامە خواس و الحەمدولیلا و قل ئەعوذ برەبی الفەلەق. نەنە ئەم کاورا خوێڕیە لە سەردەمە محەممەدا بووایە لەوانە بوو بەردیەگرتە محەممەد. نەنەواتە وافک نەکەنەوە کاورا دانیشیژە و قورعانە کەلامە خواست. نە تۆ ئیستە خەریکی ئەم قساکەی، ئیستە کە کەوتکیتە ناو وەزعیەتێک کە یەک شتێک کەس بەناوە مەتنە ئیسلام، یەک تەوەحومێک کەس بەناوە جەهانە ئیسلام و سەرکەوتنە کەسێ بەناوە پێغەمبەرە ئیسلام. تۆ سەردەمە محەممەد بووای تا 100% لە ئەبوو جەهل تر بووی. تۆ ئەمڕۆ بەچی زانێک تەمە کەلامە خواست؟ بەچی ئەزانیت؟ تۆ هیچ ئاگاهیەک نە لە مێژووی هەست، نە لە تاریخی هەست، نە لە خوێندنەوەی هەست. بەچی ئەزانیت؟ یە محەممەدی ڕۆژێ هاتکە لەشکرە مەلایکە و تانکە ئابرامز و موشەکە کروزی خوا پێ نەداگە، هات کەسە زەوی تۆ تفە تێکردگە، بەردە لێداگە، پێی دووتکە مەجنون، شاروەدەری کردگە، برسیەتی پێداگە، پیلانی کوشتنی و دانیاگە، گەمارەوەی داگە، سپایی بۆ کێشاگە، شکست و خوارگە، کاورا سەرکەوتگە. کاورا شێز ئینسانی کۆ کردگە، سۆتەکی تۆ سیاسەتی کردگە، خودعی بەکار بردگە، نەیرەنگی بەکار بردگە، دەسە تۆی خوێندەگەس و تکنیکگە لە مختلف سیاسی بەکار بگە، تۆی پەشیمانە و کردگەس و تۆ شکستە خوارگە. وەلێ ئەمڕۆ تۆ ژی بەڕاستی و پێغەمبەر ئیسلام گەورە بوو، وەلێ تۆ ئەگەر لە سەردەمە پێغەمبەر وایتە حتمما یەکێ لە کوفار بووی. ئەقڵ ئەمڕۆ دوایژی. پس ئەم مەردەمە هیچ وەختێک لە تاریخا مەوجود نییە بێتە تەرەفە تۆ چەپڵە بۆ لێبە.
دائما كۆمەڵی ئینسان ئەتوانن بە کردەی خۆیان ڕێباز و مەسیرە مەردەمەی بگۆڕن. ئەم مەردەمە وردە وردە ملحەق بوون پێیان. مثلا تۆ لەم ئیسلامە وێنیت کاورا بە وتن ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله ئەوێتە مسلمان. کاکە ئەوێتە مسلمان بە معنای ئەوە نییە کە کابرا ارتباط معنەوی لەگەڵ خوا دروزەکە. تەسلیم ئەوێت، تەسلیمە دەسەڵاتە سیاسیەوی. کەوتی ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله ئەم دەسەڵاتە ئێشێ فەرمانی لێ بوات، ئێشێ ئەو هەرچیەکی وت جێبەجێ کات. ئتر لە ناوت دڵیا چییە و زەرێ چاوی دەرات. پس من بام ئاناکۆرۆنیزمە بشێوم. ئێمە شتێکمان بەناو مەردم لە توولە تاریخا نییە، نییە، مەوجود نییە. کۆمەڵی ئینسان کە تەعەیون پەیاکەن، دەموچاویان هەست، دیارن، سیرەیان هەست، قسەیان هەست و ئەم قسە لە پشت ئیرادەی خۆیان تەحمیل ئەکەن بە فەزها. ئەمانە ئەمێنێن و بەڵام ملیاردها ئینسان هاتکە لەم گۆی زەمینە مردگە و چووبە. کەسیش نایەن ناسێ، کەسیش نازانێت چیان کردگە. پس من وەهمە ئەوەڵم باتڵ کردو. تۆ یە شتێکت نییە بە ناوە خەڵک بڕۆی سرنجی ڕابکێشیت. هەڵسوکەوتە تۆ و عیددەیە لە کنارە تۆ بە خودیە خود سرنجی خەڵک ڕاکێشێت. ولی تۆ ئەگەر ماتەڵی ئەوان بێن کە ئەم کارە بۆ تۆ بکەن، ئەمە اتفاق ناکەوی، هیچ وەخت ناکەوی. ئێستا سوعالە مەسە بۆ تەمام ئەوانەی کە گەرەکیانە مێژوو بۆڕن، تۆ چۆن ئەم کارەکەی؟ ئەمە دەبێت پرسیارە ئەوەڵە هەر کەسێ بێ کە تێتە ناوە بەربەرەکانی سیاست. تۆ چۆن دەسە بە دەسەڵات سیاسیەکە؟ خەڵکە ڕواتە شوێنە ئاسانترین شێوە بڕۆین بۆ ماستاوکردن بۆ دەسەڵات. ساڵەکانە 90 کە خەریک بوون حکوومەتە هەرێمیان مستەقەر بکردایە و پێویستیان بەمە بوو دوو دیسکۆرسە یەکێتی و پارتیزاڵکەن، شاید ئەم جۆرە قسەکردنە تا بتوانن زۆر و بۆر بۆ خۆیان ڕاکێشن مەرغوبێتی بوو. ڕێبازە بارزانی، مڵا مستەفای گەورە، من عاشق بارزانی، من عاشق مام جەلالم، من جەلالیم، من بنەماڵەی جەلالم خۆشگەرەکە. خەڵک فێرە ئەم ماستاوەوێ. ئمڕۆ تۆ بەلای پارتی بەلای یەکێتی یەکێ لەم قسانە بکەی، کابرا نایژە قسەی خراوێکەکەی، وەلی تفیش ناکاتە کەفت دەسە، بۆی مهم نییە. چون ئیستا خەڵکێکی زۆر و بۆر کە ئەوێنی ئەمانە دەسەڵات و ئیمکاناتیان وا لە بەردەسا، گشتی لە ئاسانترین جێگەوە ورو دەکا بۆ ماستاوکردن. بۆیە ماستاوکردنی تر جواو نهاتوو. مثال، 1-2 نەفر لە مەهاباد و بۆکان و ئەوانە دانەیەک زۆڵ ئەوڵ دەفە هات بە پیادەڕەوی، وتی من بۆ گۆڕە بارزانیە ڕۆمڕێ پێوانە ئاشتی. باراوەڵ پارتی هەم پێی خۆش بوو هەم ناچار بوو دەستخۆشیەکی لێ بکە. ئەمە بوو بە ناندانی تا لا دەکرد و دانەیە زرمە کەوتە ڕێ، وەڵا گەرەکمەوە پێی بڕۆمە سەر گۆڕ بارزانی. کابرایش تەبیعەتەن وای نەیەوت، ولی ناوی دڵی خۆیان وت پێی ملە ئەشکیا غەڵەتەکەی وە پێیتی 5 قەرانە پێ نادەم. پوریان نەداوە 2 نەفەر، تەواو قەت بوو. پس ئەمە کە تۆ گەرەکتە واردە دەسەڵات بووی، مەسەڵەن ئەوانەی وانە ئێرانە دەنگە قاسمە سولەیمانیە خەنە سەر گوشی مۆبایلەکەیان و ڕیشێ دائەنێن و کلکەوانەی عقیقەکەنە دەستیان و ئێران بازی دەرتێرن، جمهوری ئیسلامی احتیاجی وەمانە نەماگە. تۆ بە من بە دەسەڵات ناگەی.
حەچێکیشە دەست ناکەوێت تەنانەت کارمەندیەکیشە دەست ناکەوێت بۆ لەبەرەوەی ئەم ڕێگەی ئاسانێکە گشت کەسێ ئەیزانێت و گشت کەسێ ئەتوانێت کۆمەڵێکیش ماستاوچی حرفەیین ئەو کاریانە پێکرێت بەس ئەمە غەڵەتە تۆش علمێکە بێ بزانی چۆن بەدەسەڵاتەگەی ئەو علمە ئەمەسە هیچ دەسەڵاتی تا سەر ناڕوات هیچ ئەمر واقعێک ئەبەدی نییە تەمام ئومورات واقع ئەمڕۆ ڕۆژێک لە ممکنات بوون تەمامە ئەمر واقع ئاوسە بە ترازانە تەمامە تێگەیشتووی تۆ ئەوسە ئەو ترازانە بدۆزیتەوە ئەویشە بە نەقد تێت تۆ ئیشی بزانی دەوڵەتە ئێرانی کێس تۆ ئیشی بزانی ئەم نەمایشەی دەوڵەتە ئێران لە ئستقرار ئەیکا چەنێ ڕاستە چەنێ حاڵی خاسە چەنێ زۆری هەست کێشەکانی وا لەکوێ خەڵک تهدیدیەکەن نە ئیاڵەتە متحدەی ئەمریکا تهدیدیەکەن نە ئیسرائیل تهدیدیەکەن نە هیچ کامیان ئەی کێشەی جمهوری ئیسلامی وا لەکوێ ئەمە علمێکە هەر کەسێ پێی ناکات ئەمە علمێکە تەنانەت متەفەکرانە ئوروپاییش پێی ناگەن بەڵێ تۆ توانی هەتا بەیانی خەسارناسی بکەیت بەڵام نەزانی ئەم خەسارناسیە بە چ کەڵکی کتێت هەنگاوە عەمەلی لە دوای ئەم خەسارناسیە چییە تۆش بزانیت ئەگەر ئەم واقعیەتە ئەگۆڕێت کەی چۆن نە دەقیق تایمەکەی چۆن ئەگۆڕێت ئەو پێچە مێژوویە وا لەکوێ کە ئەگۆڕێت فۆرمێکی تر دەرەخات و تۆ بۆ ئەو لەحزە خۆتە ئامادە کردوێ ئەمە کە تۆ بیخوێنی تۆ و ئامادەکاری بۆ بکەی وردە وردە بەرێ خەڵکێکە لە دەور و جەمەوێت کە یارانە تۆ بە هەر میزان ئەم نیەتە خۆتە منسەجم دروست بوویتە بەرەو تۆ تەبدیلە بە هێزێکی مەیدانی ئەوی کە چاو لێگەن ئەم هێزە مەیدانیە لە تەوفیقگەلێ یەک لە دوای یەکێکە بەدەستی تێرێت لە ناو زەهنیەتە خەڵکە تەبدیلە بە پەدیدەیەک ئەوێ حازر و ئامادە بۆ پەیوەستبوونە پێی عەلیە خامنەئی و دەوڵەتە ئێرانی و ئەربابە ئەمریکاییە دەوڵەتە ئێرانی تۆ تماشای تەبلیغێ بکە کە یاڵەتە متحدەی ئەمریکا بۆ ئێرانیەکە خۆ موشەکەکانیش پێکهاگیسی بابا ئێران ئەتوانێت کێشە بۆ ئیسرائیلیش دروستکە وەلی خۆ بەخوام دەحفێشە هیچێکی نەکرد نا ئێمە موافق نین ئیسرائیل حەملەی پێ بکە ئەمە گشتی لەم گێرە و کێشە دروستیەکەن گەرەکیانە جمهوری ئیسلامی بتوانێت ڕواڵەتە خۆی بگۆڕێت تا دەوڵەتە ئێرانی بۆ هەمیشە ئەبەدی بکەنەوە ئەمڕۆ خوتبەی عەلیە خامنەئی نەمایشێکە لە نەمازە جومعەدای وە شانۆگەریەکە کردی نیشانەدا عەلیە خامنەئی ناتوانێت بەو سورعەتەی کە گەرەکی ئەم کارە بکە عەلیە خامنەئی ناتوانێت ئەو تاریخە درۆزنانە کە لە شکڵدانە بەناوە ملەتی شیعەیە ئێرانی گرتگیسی ناتوانێت دەسی لێ هەڵگرێ ناتوانێت بیسڕێتەوە ناتوانێت پاکی کاتەوە بۆ لەبەر خاتری خەڵک نە لەبەر خاترە هێزگەلێک کە مەوجودن و ئەتوان کێشێ بۆ دروستکەن کەواتە ئەمانە حەچی گەرەکیانە ئاو بگرن ناوە شیعەگەریەکەیان کەمی کەن و کوچەواڵ کراوات لەبەرکەن و بێژن بەخوا دنیا خۆشە یەکێک لەو نیروگە لە مەیدانیە ئێمە نایڵین ئێمەژین تۆ کابرای شیعە بووی ئیدعای کەربەلایی بوو نەدەکرد ئیستەیشێشێ لەسەری بێسی
غەڵەتی شەکەی کوت شەواڵ لە بەرەکەی غەڵەتی شەکەی خۆ دەگۆڕیت. بۆ خاتری ئەوەی لەمە تێبگەین ئێوە ئێشێ بزانن ئێمە ئەگەر 90 ملیۆن وین خۆ قودرەتمانە نییە بڕۆین بزانین تاک بە تاکەم خەڵکەیەژی چی. ئێمە گەرەکمانە بزانین هەڵسو و کەوتێ چێت دشکردەوە یەک دروسەکات دشکردێک دروزەکات ئێشێ بڕۆین کانون گەلەیەک تەماشا بکەین کە کاریان ئەمەسە ڕۆژنامە مەجەلە کانونگەلە ڕووناکبیری کانونگەلە سیاسی هەڵوێستە ئەحزابە سیاسی هەڵوێستە گلوگەلە مختلفە سیاسی ئەمانە کە بەڕاستیکەی بەراورد دێتێتە دەست کە کارێکە کردە چی شکلی بوو. ساعەلیە خامنەی لە تارانە 50-60 نەفەریان بەسیج کردگە هاوردیانە داینێن ئەو خوتبەیەکی ئەحمەقانە لە ڕۆژە جمعە بخوێنی. لە پشتە چییە؟ لە پشتە ئەوەی کە ئێمە کۆمەڵی تەفجیراتمان کردگە لە خاکە ئیسرائیلە دەی چێ اتفاقی کەوت. عزیز گیان ئەمە ئیسە تۆ لەم بەردەمە منە چاڵێ بکەنی 20 متر چێ اتفاقی کەوت؟ من شکستم خواردگە من لە بینە چم من نابوودەوم تۆ خۆت بەسەر من ئاسەپێنیت تۆ چاڵێکەکەنی ئالەوێ لێو دوا گەرەکتە چیرۆک سواری بکەی گەوری خۆت نیشان بی زلیۆ خۆت نیشان بی من بترسم من تەسلیم بووم نە من ئەترسم نە تەسلیمە و نە ئەو شانۆگەریە ساڕۆخ و موشەکە تۆ منە ترسێنی من نەفەرێکم ئیمکانی هەز لە گیانە خۆم خەوفم بوێت وەلی وەختی بووم و جەریانێک ئەو جار ئیدەیەک ئەو جار هەر جار ئەتوانێت لە ئینسانێکە تەعەیۆن پێیا بکات وەختێک بەرەی گشتیەک ئەگرێت بە کوشتنی 1 نەفەر و 2 نەفەر و 3 نەفەر و 10 نەفەر و 100 نەفەر جریانی لەبین ناچێت ئەوە سێ ئێوەش ئەبیسن ورد و دەرسیان هاوارەکەن حیزبوڵا لەبین ناچێت ئیسرائیلیش ئێژێت لەبین ناچێت. پس ئێوە ئەوێنن سیاست ئەوە نییە تا ئێوە تا ئیمڕۆ ئێوە زانیکتانە بەشێکی فرە لە سیاست خونجاندنە ئەی خونجنن تا تۆ بە عنوانە زۆر و بۆر تەسویرێکی درستت لە واقعیەت نەوێت سرە لێشی بیاوێت خوێندنەوە غەڵەت بێت. ئمڕۆ گەرەکیانە مردم ئێمەوە زۆر بکەنە مسلمان کۆمەڵی ئیخوانی و کۆمەڵی فاسد و کەچی وەختێ تۆ ئەم تاریخ ئیسلامە خوێنی ئەوێنی هیچ کام لەم مفسدینە ڕەگێکیان لە محەممەد پێغەمبەر ئیسلام پێوە نییە گشتیان وان بە شوێنە پاراستنە وەزعیەتە مەوجود لە کاتێکا محەممەد خۆیات کە وەزعیەتە مەوجودی باتڵ کردەوە لەشکرە مەلایکەیشی نەهاورد کوفارە مەکە لەمانە حیستر بوون وەلێ چوون کابرای جددیە بە ناوە محەممەد هاتوو و عەقڵە سیاسیشی بوو چاریان نەکرد مشتێ فاسد بێ ئێرادە سووک و سەلیم خوێڕی تحتە ناو مەتنە محەممەد و ئیسلام چووگن گەرەکیانە ئەم وەزعیەتە لە بەردەوامی خۆیانە بپارێزن یەکێکی تر وەکو محەممەدیان لێ دەرنایێت یەکێکی تر بۆ لەبەر ئەوەی کە نەمە بەستیانە نە هیچ گۆڕانکاریە دەرونی یەکتیانە ڕووی داوە نە هیچ وەفایەکیان بە خۆیان هەست نە هیچ وەفایەکیان بە شتێک کە ئیدعای ئەکەن هەست لذا سوارە یەکسری ئەمرە عادیە مەعمولی و نۆرم و هەنجارە دروستکریاک بووگن تا لە گۆشەیەک و لە بەردەوامی ئەوە مەنافع بوونە بەرەوە ئەمە هیچ دەسەڵاتێکی ئەوانتیانە ئەم مشتە فاسدە لەگەڵ یەکتریا شەرایەتە مەوجود حیفزەکەن بەڵام هەمیشە
يعد بيا أون أم شرايط موجودة لبينهم وأو عدة لتاريخ أمينينو إوديتان علي خامنئي وادار بباشك شبو دروس قسكاني غورياغا دروس إشي للسطح تأغير رايقري بلام باس سرعتكي كمو كردو هم خوي هم يالات متحدة أمريكا أربابي وهم إسرائيل أما نشاندات كار إي وكار جديك ونيرو قل آوا إجازة نادن تراتين أمانة وكو جاران بروات برويان يك ترفه چیرۆک بێژە کۆمەڵی ڕووداو بن بەڵکو ئەمە باتڵ ئەکاتەوە بزان ناغەیان تۆ ئەو نەمای شاتانە ئەکات تا ڕای گشتی خەڵکێک کە تەعەیونی نییە هەستە بە شکست بکە هەستە بێ دەسەڵاتی بکە هەست بکە ئەمە گڕەی دەنگی تێ من بە ئێوە ئێژم ئەم شان و گەریە هیچ نییە علي خامنئي قدرة مطلقا نية أرباب أمريكاي بوي ناشيته برو لقراه هزقلي موجودا كم مجال بأوان نادن حرجوري ميليان بوي بيبنا برو لذا مجبوريانا كان بكون الشانو قري أم شانو قري حتى تبديل بواقعية بون إما فشاريان بوتيني بويا ما نقرك يعني تو حافظت نوي تو موجود نوي بويا ما نقرك يعني تو فاسد ويد وقرك يعني تو لجيرة حقارة هاي خوتها بميني تو أمان لحقارة كانوا حب بغض كانوا تشكولي كاني تو بقرنو أوي لتو برسياري كلبوتي تشيمبو أكي نخلقه نمردمه أو كويليكي خو بە کۆیلەی گرتگە وا خۆی بە ئۆبژەیە تۆ ئەزانێت تا تۆ ئەم ئۆبژە بەختەوەرگەی ئەمە خۆی بە سوژەیە سیاسی وە ئۆبژەیە سیاسیە تۆ ئەزانێ کە لە دەنگدانە بە تۆ معنا پێناکە موجودة خطرناكي نظام السلطة خيلي كاري كرقوها موجودة دروسكا أما إتر تشكي نقركا هواپي ماي نقركا أما إتر صاروخي نقركا أما لذهن وتسليم بوغا أما قبولي كرقا كويلي كي تيهال درياقي مشخورة وابا راحتي داقيركتي إما حيج أرتشك مان لدنيا نقركا داقير مانكا إما فيرو جيان يعني نان خواردن رفاه وإتر حشتكي تر معناينيه هر کەسێت بێت معاشمان پێبا و موچەمان پێبا و نانمان پێبا ئەوە ئەربابە خواهاورگێسی دەستیشی ماچەکەی ئەم ڕوانگەی خەتەرناکێکە با ئەوامە مردم وا فکرکاتەوە مردمێک گەورەی تیانەوێت ئەو مردمە نابود بوو ئەو مردمانە شاهوەتیەکن مردمانە تەمەڵێکن مردمانە خوگرتک بە قۆڵی ئینگلیزیەکان ئستعمارن کۆیلەن ئەوە ئێوە ناوێ قبوڵیکەن ناوێت ئەم شتە گشتیە قبولکەن چون ئێوە تەجەسومە کوردن ئێوە تەجەسومە ئیرادەی کوردن نەوان ئەو سەغیرێکی حەقیری زالووە وا فقط نانی گەرەکە بۆشی فەرق ناکە کێ پێدا كواتا أمريكا خدمتان وتم ومفصلتر لكلاب هاوس على سري أدوين أما بوكا هو متوجب علي خامنئي دولة إيرانية الولايات المتحدة أمريكا بحبونه هيزقل قسط من ميداني ناتوان نشانو قد كبنجاو حفت كديانا مدحف بيوانا برو هرچي أكن دموشاو الدولة الجمهورية الإسلامية بقورن محاولة أكن
کۆمەڵی تەغیرات گەرەکیان دروستکەن مەجبورەون بەری پێ بگرن چون بۆیان ناچێتە بەر چون ئەگەر هەڵەیەکی تر بکەن یەکسەر ئەترازێت بترازێ بۆیان کۆ ناوێت و ئەمە بەهێزگە لەم مەیدانی و ئەوانەی کە بربەرەکانیە دەسەڵات ئەکەن ممکنە بێت ئەمڕۆ عەلیە خامنەی مەجبور بوو هەم عەرەبی قسە بکات هەم تەکە مەردمت لوبنانێک کە پێگەی تیا نەماگە گشتی تەنەفوری لێەکەن بە زۆڵ و درۆزن و هاودەسە ئیسرائیلی ئەزانن منزورم شیعەکان نییە منزورم مابەقی خەڵکە لوبنانە پەیامێکی هەنار بۆ جەهانە ئیسلامیکە نییە بۆ میلەتە ئیسلامیەکە نییە بە زوانە قانون و بە زوانە یاسا و بە زوانە ئايات قورعانی قسەی کرد مەلای شیعە هیچ کەمیان قورعان نازانن کولەن مەلا قورعان باز نین لا يجوز و يجوز بازن مشتی بێسەوادە کڵاوبەردارە پەدە سوختەیە چیرۆک وێژە ڕەماڵن مشتی پۆفیوزن یەک مەلا نییە پیاگوێت یەک مەلا هیچکە لە پیاگیانە ڕوویگە بێتەوە مەلا هیچ کەسێ لە گۆڕانکاریە دەرونیان نەچووگە بێتەوە مەلا ڕوویگە شوڕێ بۆ خۆی بگرێت ڕوویگە بەردەوامیە بابە بە نان خواردنی ئاسانتەرین ڕێگەی هەڵبژاردگە هیچ کەسێ لەبەر ئەوەی کە تەحەوڵی لە دەرونیا ڕوویداگەن ئەو گەسۆ مەلا درۆکە و گاوە باوکە تۆ یەک مەلای گەورە ناو ئەمانە ناوێنی یەکێک ناوێنی شەهامەتی بێت یەکێک ناوێنی ڕەفتارێکی محەممەدی بکە مشتی ئەو قافچی مشەخوەرە ئاعانە خوەرە درۆزنە یەجووز و لا یەجووز باز لەم نەمایشە شانەوگەریە بەردەمانە ئەمانە نە قودرەتیان هەست نە هێزیان هەست نەتوانن گۆڕانکاری دروستکە نەمێژووە بیریان تێت پس ئێوە ئێستا زانیتان شەڕ بۆ ئینسانە سیاسی 24 ساعت هەست 7 ڕۆژە هەفتە هەست سەرباز لە مەقتەعێکا شەڕەکە لە زەمانە تایبەتێکا شەڕەکە ئاخرین مەرحەلەیە شەڕە ئەگەر تەمامەم تەسویرانە باتڵ بوو ئیستا تۆ دیت سپای پاسداران ئیدعاکە 200 موشەکی هێنارگە و ئەدعاکە کولاهەکە موشەکانە 650 کیلۆ تەفجیرات هەڵەگرێ 650 کیلۆ تەفجیرات بتەقێنی تۆ ئەشی ئەم محەوەتە من وام تێ هەڵی دەکێنی ئەشە تا 10 کیلومتر دیوارە بناکان شەق بووە موشەکانە ئێرانەدا لە زەوی ئەژی نیم پاوند TNT تەقێتەوە ئەم نەمایشە تەقاندنەوەیە تەرەقە و موشەکە و هیچ اتفاقێکی نەخست ئەو جار تەکمیل ئەکرێ بە چیرۆک وتن بە نەمایش ڕەوزە و نوێژە جمعە و کلکتەکاندان و ئیسرائیل بزانێت و ئەمریکا بزانێ و ئێمە موسڵمانان و تۆ موسڵمانان چ گوویەکە خواردگە چ گوویەکە خواردگە 1 ملیارد و 500 موسڵمانی بەناوە ئومەتە ئیسلامی چ گوویەکە خواردگە لە بەرامبەر 5 ملیۆن یەهودیە دێم فشە لە پشتم مەسەڵەن چه ئەتفاقی کەوتکە ئیسەهنی ساڕوخە هەناردگە چه ئەتفاقی کەوتکە هیچ دەئیستا حیزبوڵڵا بە کوشتنە 450 نەفر لەبەی نەچێنە حیزبوڵڵا پوڵە ئیمکاناتە شەبەکەی قاچاخە بە کوشتنە سەی حەسەن نەسڕوڵڵا و 14 فەرماندەی مەیدانی هیچ اتفاقێکی بۆ ناکەفی حیزبوڵڵا بە بەرەنگاری تەکتووە عەمەلیات تەکتووە زیندوو نییە حیزبوڵڵا بە فرۆشتنە سێکس بە فرۆشتنە مەوادە مخدر بە فرۆشتن چەک و ئەسلحە بە ترۆرکردن و تەبدیل بوونە بە عاملێک بۆ جێبەجێکردنە کارهای دەرەوەی قانون لە دنیا ماگەسۆ ئە کوڕی بەر بەمانە بگرە تا حیزبوڵڵا نامێنی نامێنیت سەرچاوە ماڵیەکەی داخە سەرچاوە ئینسانیەکانی تحت تعقیب قەرار بە مەجالە بازرگانی و کارە ڕەشی بۆ مێڵ و قاچاقی بۆ مێڵ حیزبوڵڵا لە بین بچێت
ولی ئێمە چون ڕووکەشی فکرەکەینەوە فکر و نەفرێکیان کوش زۆر مهم بوو مهم نەبوو حیزبوڵڵا بە حەسەن نەسڕڵڵا دروست نەبوو حەسەن نەسڕڵڵا خۆی مەعاشخۆرە حیزبوڵڵا بوو حیزبوڵڵا شەبەکەیەکی ئێرتباتیە سیستەمێکی تیکتیکی تۆلیدە پوڵە ئەوە دابخە حیزبوڵڵا لە کارەکەفێ ئێوە بۆ حملە ناکەن بە شیعەگەریە حیزبوڵڵا نایکەن ئێوە بۆ حملە ناکەن بەوەی کە حیزبوڵڵا واقعاً تەکە ئیسرائیلا شەڕ ناکات واقعاً موجودیت ئیسرائیل تهدید ناکات بۆ نایکەن چونەوە حیزبوڵڵا نابوو دەکا ئیش شەهیدی بۆ دروستکەی ئیش قەهرەمانی بۆ دروستکەی نەهزەتی بۆ دروستکەی تا بمێنێتەوە تا لە عەقڵ خەڵکیا بمێنێتەوە ئێمە خۆمان ئۆسایم کارینە بۆیە ئەوەی گۆڕانکاری دروزەکات ئێمەین نە خەڵکێکە دەمی داخستکە خەڵکێکە ئۆبژەی بەرە تەلەڤیزیۆنە خەڵکێک هەرچی توڕەهاتێکەنە ناو زەهنیەوە گوێ بگرن لەم تەلەڤیزیۆنە ئێرانیانە لەم تەلەڤیزیۆنە کوردیان حاڵتان خراوەوێ لە تەحلیلگەر و لە یە مشت ئەحمەق تێنە ئەوێ تا هەنی توڕەهات بکەنە ناو زەهنەتەوە عەزیزگیان ئەمە لە مەوردە تاریخیشەوە ئەتفاقی کەوت هەر نەنە قەمەرێ لەو لاوەهات شوری کردو تاریخ لەبیرتان نەچێ هەر لەم ئێرانە بەرساختەیە جەعلیە ئەوەی ناوی ئەنێن تاریخ قاجاریە یا تاریخ دەورانە ئیسلامی مەسەڵەن ناوی ڕستەم و تەواریخە یعنی جەمع تاریخ لە جێگەیەکە جەمع تاریخە بێت و تاریخ ڕستەم و تەواریخ چیە ئەحیانەن هەڵسوکەوتە چوار بەگزاز لەناوە خۆیانە تاریخ ئەحمەوبەک تەکە تاریخ مەحمووبەک تەکە تاریخ ڕێبواربەک ئەمە تەواریخە لێ جێگەیەک هاتن هەمووی ئەمانیانە خڕ کردو مشتی توڕەهاتیان کردە ناوە تاریخ مەدرسە و تەدریس و چاپ و تکرارکردن و تکرارکردن تا یەک شتێ لە ناو زەهنیەتە عەدەی جێبکەوێ ئەرێک هاپسپان بەمەیەژێت ئاینگەلە تەسیسی دروستکردنە کۆمەڵێ نۆرم و یە حافزەیە تاریخی و یە سری سنەت و لە تکرار ئەمانە بە تۆ هۆڤیەتە مشتەرەکەدا مثال نۆرۆزبازی معلوم نییە لە ئەوڵۆ کێکرگێسی تۆ بێژێنە کوردە خۆمیتنیکیە دوای ئەمە ئیسە لە تاجیکستانەوە یەکەن حتا تورکیە گەرەکێ بێژێ ئەمانە ئەم تکرارە تاریخیەکە ئیکەیت و لەمانە ملەت دروزەکە ئەمە تکنیکە کاکە ئەمە تەڕدەسیە هیچێکی تر پس ئەم شانۆگەری ئەمڕۆ لە عەلیە خامنەی دیتان نیشانە ئەوە بوو کە عەلیە خامنەی ناچار بوو هەنگاوێ بێتە دواوە متوەجێ بوو کە بە تەنهایی ناتوانێ بیواتە بەرەوە متوەجێ بوو یەهۆ ناتوانێت دەموچاوی خۆی بگۆڕێ و ئەمسالە ئێمەمانان نایەڵینە متفاقە بکەفێ یا ئەوەشە دەرگیریە تەمام عەیارە تەکە ئیسرائیلا بکەن و شەڕمان و نەمانی تەکا بکەن یا تۆ بەم شانۆگەریە ناتوانی بەردەوامی بکەی یا تۆ لەم شانۆگەریە کە خۆت و نانە خۆت بەردەوام ئەەکەی ئاخری ئەگەیتە تای ئەگەیتە بنەکەی و ئێمە ئەدگەینە بنەکەی باشوێت ئەمە کۆبەندێک بوو ئومیدوارم کە بتوانم لە کلاپ هاوس بە شێوەیەکی مەبسووتر لەسەری بدوێن لایەوە خۆش